ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. بەرنامەی ئەمڕۆکەمان بە بابەتێک دەربارەی نەخۆشخانەکانەوە دەست پێکەین. تەختی بێپەرستار وەک قەبرێکە بۆ نەخۆش. هەروەک گەزانن شەپۆلی کۆچکردنی پەرستاران لە ئێران بەرە وڵاتانی دیکە هەروە بەردەوامە. هۆکاری ئەم شەپۆلی کۆچکردنە دەگەڕێتەوە بۆ لە خوارەوەبوونی ئاستی حقوق و مەزایای پەرستاران و تەنانەت نەدرانیشی لە کاتی خۆیدا. نەخۆشخانەکانی ئێران بە توندی لەگەڵ کەمبوونی پەرستار بەرەوڕوون. بە پێی ئامارە دەوڵەتیەکان لە ئێراندا لە بەرامبەر هەر سێ تەختی نەخۆشخانەدا تەنیا یەک پەرستار هەیەوە. لەم بارودۆخەدا گەلێک لە نەخۆشەکان بەهۆی ئاگاداری لێنەکرانی پزیشکیەوە دەمرن. لە حاڵێکدا کە بە پێی ستانداردە جیهانیەکان دەبێت بۆ بەشە گشتیەکان لانی کەم 2 پەرستار و بۆ بەشە تایبەتەکان 4 بۆ 5 پەرستار بۆ هەر تەختێکی نەخۆشخانە هەبێت. گوشاری ئەم کەمبوونە ڕاستەخۆ دەگوازرێتەوە بۆ سەر پەرستاران. فشاری کاری زۆرتر دەخاتە سەر شانیان، بەڵام کێشەکە تەنیاوە نییە. حەقدەستی پەرستاران لە چاو هەموو وڵاتانی ناوچەکە لە نزمترین ئاستدایە لە وڵاتی ئێران. کێ دەتوانێت حاشا لەم ڕاستێ بکات کە پیشەی پەرستاری یەکێک لەو کارە دژوار، پڕمەسئولیەت و پڕ لە دڵەڕاوکێیانەیە کە ئەگەر خەمی نان و دابینکردنی بەڕێوەچوونیشی پێوە زیاد بکەی زۆر دژوارتریش دەبێت. ئەگەر باقی پیشەکان لەگەڵ ئامێر و کەرەسە و کەلوپەلدا سەرۆکاریان هەیە، پەرستار ڕاستەوخۆ پەیوەندی بە گیانی ئینسانەکان و ژیان و مانەوەیانەوە هەیە. بە هیچ پێوانەیەک ڕەوانیە کە پەرستاران هەم مایە لە سڵامەت و گیان و پشودانی شەو ڕۆژەیاندا بنێن و هەمیش دەرگیری خەمی نان و نیگەرانی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان و داهاتوی منداڵەکانیان بن. دووەمین شتێک کە دەبێت باز بکرێت بە هەر ڕادەیەک ستانداردەکانی ژیان بەڕێوەچوون و بارودۆخی کاری پەرستاران لە خوارەوە بێت، بە هەمان ڕادەش شانسی باشتر بوونەوەی نەخۆشەکان دادەبەزێت. سەعاتکاری درێژماوە قەبارەی لە ڕادەبەدەری کار و بەرپرسیارەتی هەستیار لەلایەکەوە موچەی کەم و داهاتووی زەمانەت نەکراو لەلایەکی دیکەوە تەنیا کاریگەری لەسەر ئاسایشی ژیانی پەرستاران نابێت، بەڵکو ڕنگدانەوەی ئەم ڕادەیە لە بێبەشبوون بە شێوەیەکی جددی کار دەکاتە سەر سڵامەتی کۆمەلگا و لە چاکبوونەوەی نەخۆشدا کێشە و گرفتی جددی پێک دەهێنێت. پەرستاران ئەو زەحمەت کێشانن کە خۆشەویستی هەمووانن و خاوەنی ڕێزێکی تایبەتن لە کۆمەلگادا، بەڵام قەت پاداشی ڕاستەقینەی خزمەتەکانیان وەرناگرن. ئەوان کە شەوان و ڕۆژ بە شیفتی کاری درێژماوە و بەکاری پڕ لە دڵەڕاوکێ دڵسۆزانە و سەبورانە لە خزمەت نەخۆش و سەدەمە دیتوان و بێتوانەکاندان بەردەوام بە جەستە و ڕوحێکی ماندووە و دنیاک لە دڵەڕاوکێ دەچنەوە بۆ ماڵەوە تا خۆیان بۆ ڕۆژی دواتر و شیفتێکی تر ئامادە بکەن. ئازارێکی بەردەوامی پەرستارانی زەحمەتکێش گوشاری کاری زۆر و بێتوانایی لە وەڵامدانەوە بە گشت پێداویستی نیازمەندانی حەوزەی کاری خۆیانە. ئەگەر پیشەی پەرستاری یەکێک لە پیشە دژوارەکانە کە دەبێ وابێت، ناکرێت بە شیفتی درێژماوەی کار بەبێ لە بەرچاوگرتنی پشووی هەفتانە و بەبێ بەهرەمەندبوون لە موچەی کافی و حەقدەستی تایبەتی خۆیان ئەوە دژوارتر بکرێتەوە. داسەپاندنی سەعاتی کاری درێژماوە، ڕەچاونەکردنی مافی پەرستاران بۆ کاری شەوانەوە و کاتەکانی پشووە حەقدەستی کەمیان نامرۆڤانەیە و لەم بارەیەوە ڕژیمی کۆماری ئیسلامی تەنانەت یاسا پەسەندکراوەکانی خۆیشی بەڕێوە نابات. تەختی بێپەرستار وەک قەبرێکە بۆ نەخۆش. ئەمە تعبیری یەکێک لە ئەندامانی شۆڕای باڵای نظامی پەرستاریە لە پەیوەندی لەگەڵ کەمبوونی پەرستار لە ناوەندە دەرمانیەکاندا. ڕوونتر لەوە ناکرێت اعتراف بکرێت کە کەمبوونی پەرستار و ئاسەوارەکانی چه هەڕەشەیەکە لەسەر نەخۆش. ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی. بیا بیا تو هم کنار من، بخوان بخوان نوای رزممان، سرود روشن سپید از پس شبان، صدای غرش نهایی و خروش من که زن جوان را
بینەرانی خۆشەویست بابەتی دووەمی بەرنامەی ئەمڕۆکەمان دەربارەی شوێنی کارە. شوێنی کار ئێستا بوونەتە تەڵەی مەرگ. گوێنەدان بە سڵامەتی و نەبوونی یاسای کارامە هەزاران کرێکار لە شوێنی کاردا بەرەومان و نەمان دەبات. لەسەر بنەمای ئامارەکانی پزیشکی یاسایی لە ساڵی 1403دا نزیکەی 2000 کەس لە ڕووداوەکانی ژینگەی کاردا گیانیان لەدەستاوە. ئەم ژمارەیە بە مانای عەزاداربوونی نزیکەی 2000 خێزانە. ئەمە ئامارە دەری دەخات کە زیاتر لە 26,000 کەسیش بریندار بوون. هەرچەندە بە پێی قسەی سکرتێری گشتی خانەی کرێکارە مامەرە تەنها ئەو بابەتانە لە خۆ دەگرێت کە تۆمار کراون. ئەم ئامارە تەنها ئەو کەسانە دەگرێتەوە کە سکاڵایان تۆمار کردووە. بە پێی ئامارەکانی پزیشکی یاسایی واتە پزیشکی قانونی کۆی برینداربوانی ڕووداوەکانی ژینگەی کار لە ساڵی ڕابردوو 26,548 کەس بووە. لەم نێوەدا 1518 کەس ژن و باقیەکەی پیاوان بریندار بوو. لە پارێزگای تاران لەسەرەوەی لیستی زۆرترین برینداربووەکاندا جێدەگرێتەوە. پارێزگاکانی خوراسانی ڕەزەوی، ئیسفەهان، فارس و خوزستانیش لەم لیستەدا. هەر یەکێک لەم پارێزگایانە لە ساڵی 1403 هەتاویدا زیاتر لە 1500 برینداریان تۆمار کردووە. زۆرترین قوربانیانی ڕووداوەکانی شوێنی کار لە ساڵی 1403دا لە پارێزگاکانی تاران، ئیسفەهان، خوراسانی ڕەزەوی، ئازەربایجانی ڕۆژهەڵات و مازەندەراندا تۆمار کراوە. ئەمەش لەو کاتەدایە کە زۆرێک لە کەسەکان لە شوێنی کاردا لە مافی بیمەی دابینکردنی کۆمەڵایەتیش ئەم بریندارانە بێبەش بوون. زۆرێک لە ڕووداوەکان دەبنە هۆی لە کارخستن و خانەنشینبوونی کرێکاران. کرێکارانێک کە بۆ دابینکردنی لانیکەمی خەرجی ژیان کێشەیان هەبوو، ئێستاش پەککەوتنی و خانەنشینیان پێ زیاد بووە. زۆرێک لە قوربانیانی شوێنی کار هەر تۆمار ناکرێن. لە ساڵی 1403 تاویدا لە کۆی گشتی 1986 کەس بەهۆی ڕووداوەکانی شوێنی کارەوە گیانیان لەدەستداوە. لە نێو ئەم ژمارەیەدا کە وتمان 15یان ژن و باقیەکەیان پیاو بوون. لە ساڵی 1403دا زۆرترین هۆکاری مردن لە ژینگەی کاردا کەوتن لە بەرزاییەوە بووە. ئەم هۆکارە بە 957 کەس بەرابەر بە 42% کۆی مردووەکانی لەخۆگرتووە. دوای کەوتن کەوتمان یەکەمین هۆکارە لێدانی شتی ڕق بە 399 کەس دوای ئەو بەڕقگرتووی بە 283 کەسەوە لە پلەی دووەم و سێەمدا. سووتانیش بە 118 کەسەوە و کەمی ئۆکسیژنیش بە 40 کەس لە هۆکارەکانی دیکە. هۆکارەکانی دیکەش کە باسمان کرد بە 189 کەس لە پلەی داهاتووی قوربانیانی شوێنی کاردادا دەدرێن. ئەم ئامارە دەری دەخات کە مەترسیە دووبارە بووەکان هەموو ساڵێک ژیانی سەدان کرێکار دەگرن. ئەم ڕووداوە بەبێ جێبەجێکردنی میکانیزمەکانی ڕێگرتنی کارامە ڕوودەدات. بە دڵنیاییەوە ئەم ئامارە بڵاوکراوە هەموو ئامارەکان نین وەک لە سەرەتادا باسکرا. ئەمە تەنها ئامارەکانی ئەو کەسانەیە کە سکاڵایان تۆمار کردووە و شکایەتیان کردووە و دەچێتە دادگا. زۆر لە ڕووداوەکان لە شوێنی کاردا ڕوودەدەن و هیچیان تۆمار ناکرێن. هیچ سکاڵایەکیش لەم بارەیەوە ناکرێت. بۆیە هەموو ڕووداوەکان لە ئامارە ڕاگەیەندراوەکاندا خولاسە نابنەوە. نیوەی ڕووداوەکانی ژینگەی کار سەر بە بەشی بیناسازیەوە بۆ بەشی بیناسازی دەگەڕێتەوە. زیاتر لە 50% ئەم ڕووداوانە لە ئەنجامی ئەو کارانەدا کە بۆ کرێکارانی بیناسازی دروست دەبن. بوونی قوڵاییە جیاوازەکان و نەبوونی پێویستیەکانی سەلامەتی لە هۆکارە سەرەکیەکانی ئەم ڕووداوانە لەم بەشەدا بەگشتی لە ژینگەی کاری بیناسازیدا کە کرێکارانی ساکار کار دەکەن ئەم هۆکارانە دەبنە هۆی ڕووداوێنی زۆری ئەم بەشە. لە پاڵەوەشدا چالاکیە بیناسازیەکان کە زۆر مەترسیدارن هەندێک شوێنی کاری دیکەش ئەم مەترسیان هەیە وەک کانەبەردەکان و معدەنەکان کە ڕەنگە
ڕێژەیەکی بەرچاویان نەبێت بەڵام ڕووداوەکانیان بەڕاستی دڵتەزێنە. زۆرێک لەم کرێکارانە سەرڕای هەموو ئەو مەترسیانەی کە بەسەریانەوەیە تەنانەت لە بیمەش بێبەشن. بیمەیە کە بەپێی یاسای بنەڕەتی 40 چەند ساڵ لەمەوبەر کارێکی گشتی و مافی هەموو کەس دەبوو بووایە. هەموو ئەم بارودۆخانە دەری دەخات کە گرنگیدان بە ئەمنیەتی شوێنی کاردا بابەتێکی زۆر جددیە. گرنگی نەدان بەم بابەتە بووەتە هۆی زیادکردنی ئامارەکانی مردن لە شوێنی کاردا. سەرەڕای بارودۆخێک کە باس کراوە ئەم پرسیارە دێتە پێشەوەکە بەیانیان کاتێک کرێکاران لە ماڵەوە هەنگاو دەنێنە دەرەوە تا بژێوێک بۆ خێزانەکانیان دابین بکەن نازانن کە دەچنە شوێنی کار یان پێدەنێنە ناو تەڵەی مەرگەوە. ناوبڕێکی کورد ببینن بە پرسێک دەربارەی منداڵان دێنەولات.
بەڵێ بینەرانی خۆشەویست لە دوابابەتی بەرنامەی ئەمڕۆکەماندا باسێکەکەین دەربارەی چارەسەرکردنی کێشەی منداڵانی کار و خیابان بە شێوازی ڕژیمی ئیسلامی. بەرپرسانی شارەداری تاران و ئیدارەی بێهزیستی گویا پلانیان هەیە بۆ نەهێشتنی دیاردەی منداڵانی کار و ئاوارەی سەر شەقامەکان. با بزانین ئەو پلانە چییە و چۆن بەڕێوە دەچێت. شێوەی کارەکە بەم جۆرەیە کە مامورانی شارەداری منداڵانی کار لەسەر شەقامەکان شناسایی دەکەن و دەچن بە دوایاندا و بە گەمارۆدان و بەگرتن لە هەڵاتن زۆر جار بە شێوازی تونند و تیژ و سوکاتی پێکردن دەیان خەنە ناو ماشێنەکانی شارداریە و دەبردرێن بۆ گرتوخانەکانی کاتی. دیارە کە ئەم منداڵانە بنەماڵەیەکیان هەیە کە بە شوێن منداڵە بە بارمتە گیراوەکانیاندا بگەڕێن. دوای پرسیار واتوچۆیەکی زۆر منداڵەکەیان لە یەکێک لەم گرتوخانانە دۆزنەوە و لەوێ بەدانی تاهودی کەتبی وەریان دەگرنەوە تا جارێکی تر و لە بازنەیەکی داخراودا بە ناچاری ڕەوانەی ناوچە و شەقامێکی دیکە بکرێن. ئەم جۆرە تەرحە گەمژانەیە هەموو ساڵێک لانی کەم جارێک بەڕێو دەچێت و قەتیش هیچ ئاکامێکی نەبووە. هەندێک حاڵەت هێژێنەری تریش سەبارەت بە منداڵانی ئەفغانستانی هەیە کە بنەماڵەکانیان دەرفەتی ئەوەیان نییە تەنانەت منداڵەکانیان بدۆزنەوە. ئەوان لەگەڵ کاروانی ئەفغانستانیە بە تەمەنەکان دەگوازرێنەوە بۆ سەر سنوور و لە خاکی ئەفغانستاندا وێڵ دەکرێن. لە پلانی شارەداریدا بەم کارە ساتە نائینسانیە دەڵێن لە هێڵەکدان بۆ جیاکردنەوەی منداڵانی ئێرانی لە منداڵانی ئەفغانستانی کە کاتی تەحویلدانەوەی مناڵەکان بنەماڵەکان سەرکۆنە دەکەن و تەنانەت بەڵێن نامەیان پێ ئیمزا دەکەن. ئێستا پرسیار ئەوەیە مەگەر ئەم بنەماڵانە لەبەر تێری و مناڵ ئازاری جگەرگۆشەکانیان ڕەوانەی سەر شەقامەکان دەکەن، ئایا قانون ئەوەیە کە ئینسانەکان لەبەر هەژاری و نەداری و ناچاربوونیان تووشی ڕەنج و ئازاری چەند بەرابەر بکرێن؟ ئایا چای بە فرمێسکی دایکەکان و دەستی لەرزۆکی ئەو باوکانەی کە ئیمزای تەعاهود دەدەن کێشەی کاری منداڵ چارەسەر دەکات؟ بەڵام گرفتی منداڵان لە ئێران تەنیا منداڵانی سەرگەردان لە شەقامەکاندا نییە. کاتێکە لەسەر بنەمای قانونی کاری کۆماری ئیسلامی کارگاشکۆلەکانی کەمتر لە دەکرێکار کە کاریانتیاکان مەشمولی هیچ لێپرسینەوەیەکی یاسایی نین و هیچ کۆنتڕۆڵێک بەسەر ئەم ناوەندانەدا زاڵ نییە، ئەم ناوەندانە پڕە بن لە منداڵانی کار و پڕن لە ئەو مناڵانە کە بە وەحشیانەترین شێوە دەچەوسێندرێنەوە و ڕۆح و جەستەیان بەرەو لە نێوچوون دەچێت. لەم کارگایانەدا هەر ئەو کارێک کە بە کەسێکی بەتەمەن دەکرێت بەسەر مناڵانیشدا دەسەپێت و ناچاریان دەکەن بەم بارودۆخە ڕازی بن و ملکەچ بن. منداڵانی کار لە ئێرانی ژێر حاکمیەتی ڕژیمی ئیسلامیدا بەشێک لەو دەستەیە لە قوربانیانی نظامی سەرمایەدارین کە بە شێوەی جۆرا و جۆر سوء ئیسفادەیان لێ دەکرێت. ئەوان وەک بێمافترین کرێکاران بە بێدەنگی دەچەوسێندرێنەوە. زۆرێک لەوان بە ئاسانی دەکەونە داوی تۆڕەکانی قاچاغ و بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر، بە ئاسانی دەکەونە داوی مافیای تجارەتی سێکس و دەڵاڵانی لەشفرۆشی و باندەکانی دزیکردن. لە کۆمەڵگایەکدا کە زۆربەی خەڵکەکەی لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و لە هەر سێ کەسی ئامادە بەکار یەکێکیان بێکار دەبێت منداڵانی کار و باقی چین و توێژە هەژارەکانی کۆمەلگا لە ئاستێکی ملیۆنیدا لە کەناری پیادەڕەوی شەقامەکان کەوش بۆ یاخ بکەن، زبڵدانی کۆڵانەکان گەڕێن و زبڵ کۆ بکەنەوە، لەسەر چوارڕیانی پڕ لە هاتوچۆ و پڕمەترسیدار شوشەی ماشینەکان پاککەنەوە و فاڵی حافظ و بنێشت و جگەرە بفرۆشن، یانیش لە کارگاکاندا شیلەی گیانیان کێشێت. پلانی دژە ئینسانی شارەداری و ئیدارەی بێهزیستی بۆ چارەسەرکردنی گرفتی منداڵانی کار و خیابان چارەساز نییە. چارەی کار کۆکردنەوە و لە هێڵەکدانی مفتەخۆر و کۆنەپەرستان لە ساحەی کۆمەلگا و ڕووخاندن و ژێر و ژوورکردنی دەوڵەت و نظامی چەوسێنەرانەی ڕژیمی کۆماری ئیسلامی. بینەرانی خۆشەویست بەم شێوەی گەشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوونەوە بەو هیوای کە ناوڕۆکی بەرنامەکە جێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت. تا لێکدانەوە هەڵوێستێکی ترپە ژیانێکی پڕ لە کامەرانی تانەسپێر.
وەکو باران بشورین ڕۆمەتیگش دارەکان چەشتی دەریا چینە خەونی ماس یەخەم بارەکان با باگری جێگەنم ڕەنگین بکەین گشت دەشتەکان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان فرمێسکی چاوی کۆترەکان ئەسڕینەوە تا دەگەینە تاکەداری بەرزی ئاواتوەوین تا سپیدەی عاشقی چۆن پێ خەزان ئەسڕینەوە تا سپیدەی عاشقی چۆن پێ خەزان ئەسڕینەوە تاکە ڕۆژێ بێتەدی خەونی مناڵانی هەژار ڕوو لە شاری خەونەکان ئەبرینەوە گشت ڕێگەکان بۆ لامێز گرتنی خون و خەیاڵی ئاسمان پەنجەرەی ڕۆناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان پەنجەرەی ڕۆناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان بشورین ڕۆمەتیگش دارەکان چەشتی دەریا چینە خەونی ماس یەخەم بارەکان با باگری جێگەنم ڕەنگین بکەین گشت دەشتەکان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان بۆ هەژاری سفرەکانمان با